شەوێکی خۆش و یادگاریە ئێمە دانیشتین لە ماڵە کاک بارزانی خدربەجی خۆشەویست وا دیارە ئەو نەوار و ئاهەنگە بە سەرپەرشتی کاکە سوورەی سێتاقان و کاکە تارق بیرۆکەی و کاکە محەممەدی خدربەجی خۆشەویست و ئەو نەوارە پێشەشە بە کاک مەهدی ئەلمانی و کاکە ئاوارەی خدربەجی خۆشەویست کاکە میرخان و کاکە مەندەی خدربەجی بەڕێز ئەو نەوارە تیپی هونەرمەندان بە زەربی کا عەسەنی مەلای بەناو باڵەوانی کاکە مشیر تاقانەی خۆشەویست فلیم بەردار کامێرێ ڤیدۆ کاکە هەڵمەلمەنچی خۆشەویست گۆرانی لەلایەن سافی شەریفی دەخزمەتیاندا ئەو نەوارە پێشکێشە بە کاندیدی خۆشەویست کاکە نیهاد لەتیب کۆچەی بەڕێز پێشکێشی دەکەین بەویش فەرموون
دنجي قريقان دي الله دڵێ شستان سیدێ نەوە شۆ داوەتیایە پێکڕا دەکرد لایانە بەداستایە چایان جوان و پایە کوشینە و کیژی کورد و کوسایە أغرن سردي خزائل خاتاي بايزن أغرن سردي كيمن كسماي أريد